بەڵێترۆ گۆڕانکاریانەی کە لە ناوچەکە ڕوودەدەن بە تایبەتی ئەو ڕووداوانەی کە لە ماوەی ڕابردوو لە سووریا ڕوویان داوە جیهانی هێناوەتە سەردەنگ کاردانەوەی جیاوازی لێکەوتۆتەوە بەڵام عێراق وەکو دراوسەیەکی سووریا کاریگەریەکانی ئەم شەڕە لەسەری چۆنە هاوکات هەرێمی کوردستان چۆن دەتوانێت خۆی لەم شەڕ و ململانێ و ناسەقامیریانەی ناوچەکە بپارێزێت لەسەر بابەتە لەگەڵ میوانەکەم قسە دەکەم بەڕێز دکتۆر حەسەن ئەحمەد مستەفا شرۆڤەکاری سیاسی کە لێرە لەگەڵما دکتۆر زۆر بەخێر بێت. زۆر سوپاس. ئەمەوێ سەرەتا جەنابەت بە وردەکاری و پەیمان بڵێ ئەمەی کە لە سووریا ڕوو دەدات چه کاریگەریەکی لەسەر عێراق هەیە هەرێمی کوردستان لەکوێی ئەو هاوکێشە سیاسیانەدایە؟ بە دوو هۆکار پێم وابێ کاریگەری نکۆڵی نەکراوی لەسەر عێراق دەبێت. هۆکارێکیان ئەوەیە کە با لەوەوە دەست پێ بکەم کە من هەتا ئێستاش زیاتر لەوەی کە پێم وایە دۆخێکی مەوزوعی کە شکستی بەرەی مقاومەیە یا ئەو زەڕبانەیە کە لە غەزە و لە جنوبی لوبنان بەریان کەوت و دوای کاریگەری هەبوو بۆ سەر دەرکردنی حیزبوڵڵا و ئێران لە یاریەکەی شام پێم وانە بێ ئەوەندە ئیتیفاقی جێربەژێر و پێکگەیشتنی ئەو هێزانە ئەوەی باز دەکەن لە ئارادا هەبێ ئەوەی لە سووریا ڕوویدا جگە لە تورکیا نهێنیەکەی لای کەمترین هێزەکانی دیکەیە بەڵکو دۆخێکی مەوزوعی هەبوو کە وای کرد سەنگەری شیعە لاواز ببێ و ئەو تراجیدیایی لە شام هەیە لە سووریا هەیە بە هەموو دەڤەرەکانەوە وەختی ئەوە بێ کۆتایی پێبێەوە ئاوارەکانی بۆ بگەڕێنەوە. ئەمە خاڵی یەکەم لەبەر چ ئەم خاڵە کاریگەری لەسەر عێراقیشێ لە بروی عێراقیش مۆنۆپۆلی تایفەیەکی شیعەیە بمانەوەیان نەمانەوێ ئەگەر لە دیدی منی کوردیشەوە وانە بێت لە دیدی هەزاران کەسی سونەوە و لە دڵخۆی ئەوانەوە وایە. خاڵی دووەم ئەوەیە کە هاوڵاتیانی شەمەر و عەنز و ئەوانە ناوچەکان هەردوو گلا سونەن هێزنەوە بە درێژایی تاریخ بە تایبەتی لە چەندەی ڕابردوودا گۆڕانکاریەکانی سووریا و عێراق لە یەکتردا بڕێ. ئەوەی لێرەدا من دەیبینم عێراقیەکان غەڵەت بۆی چوون مکومکردنی سنوورەکانە بەتەنها چکا مەترسی ئاگری سووریا بۆ عێراق بەتەنها بەهۆی پەڕینەوە لە سنووریا ئەوەی پێی دەڵێن دزەکردن لە سنوورەوە نییە کە فەرماندەکان دەچن خۆیان عەرز دەکەن لەوێ بەڵکو ئەوەیە کە وەختی ئەوە هاتووە وا دۆخەکە وا پێگەیشتووە کە سونەکانی عێراق چ وەکو هاونیشتیمانیانی سونە ئەوانەی کە زەحمەتێکی هیچ گار زۆریان بەدەست حکمی تایفیەوە کێشاوە چ ئەوانش کە شانەی نووسوی داعش و یا هێزی دیکەشن وەختی ئەوەیە کە توندوتیژی بنوێنن بۆیە ئەو توندوتیژیانی چاوەڕێکراون لە ڕاستیدا زەحمەتەوە بە ئاسانی پێشیان کوردستان چۆن دەبێت دکتۆر؟ دەزانی هەرێمی کوردستان ئەم جارە دەتوانم بڵێم بەردەوام کورت بۆ خۆی هەدەفە هەدەفی گۆڕانکاریەکانە بە تایبەتیش کاتێک لایەنێکی توندڕە و بەلایەنێکی توندڕە و دەردەکری ئەو لایەنە توندڕەوەی کە دێ کاریگەری لەسرت دەبێ بەڵام ئەم جارە کەمتر لە جارەکانی پێش و تەهدیدی لەسرە بمانەوەیان نەمانەوێ زیاتر دەرفەتی لە پێشە لەبەر ئەوەی کەسانێک قبوڵیان بێیاننا ناکری ئێمە دوای شکستی غەزە لوبنان و بە تایبەتی هەرە سەنگەرە گەورەکە لە دیمەشق پێمان وابێ حەشدی شەعبی یا دەسەڵات لە بەغدا بەم غروریەت و بەم لوودبەرزی جارانەوە دەتوانێ مامەڵە لەگەڵ کورد بکە. ئەوەی کە مەترسیە لەسەر هەرێمی کوردستان جارێککە کاری تیرۆریستیە بە تایبەتی بە تەسەوڕی من لەو ماوانەی کە گەرمایی حرەکەی توندڕە و خەریکە دروست دەبێ و لە بەروی عێراق ئەو بڵکانی لە بنیەتی سونەکان مەجال نییە لە ڕێگایەکی باشەوە دەربچێ چکە هیچ هێزێک ڕێگابەوە نادا هەتاکو سووریا جێگیر دەبێ و نەتیجەیەکی لێ دەست دەکەوێ حرەکەیەک لە دەرەوە بڕژێتە ناو عێراق سووریەکان خۆشیان تەحریشاموانە ڕێگابەوە نادەن حرەکەیەک لێوە بڕژێ و ئەوانیش ناشرین بکە چکە عقلەتی ئەمجارەیوان عقلەتی بە دەوڵەتکردنە کەمتر خۆتوشی کاری لاوەچیە بەڵام عێراق دەبێ بەشداری یعنی دەبێ کۆمەلگای سونە عقل وا دەڵێ لۆژیک وا دەڵێ تیۆر وا دەڵێ ئەزمون وا دەڵێ مێژوو وا دەڵێ واقعی سونەی عێراق وا دەڵێ دەبێ بەشداری لەم گۆڕانکاریانە بەشداریەکەی توندوتیژیە هەرێمیشی تا ڕادەیەک نەکێندا شوێنەکانی تر بەڵام پێدا هەدەفە کورد لە سووریا دەرفەتە یا مەترسی ئەگەر دەرفەتە بۆچی ئەگەر مەترسیە مەترسیەکان چییە؟ بەترسی هەرە گەورە لەسەر کورد لە سووریا لە ڕاستیدا مەعادلەی ناو کۆشکی سپیە من زۆر جار ئەوەم باس کردووە گوتومە مەعادلەیەکەیە لە ناو کۆشکی سپی جا چ ئەو مەعادلێ لایەکی کۆماری و دموکراتیەکان بن چ لە ناو خودی
ئەدمینستریشنی ترامپ دابێ یای پێشووتر دابێ بۆ نمونە بابەتێکێ لە سیاسەتی ئەمریکیدا هیچ گار ڕوونا سەرڕای ئەوەی کە دروشمیان دموکراسی لە ناو خۆدا و دیکتاتۆریەت لە دەرەوە ئەمریکا بریتیە لە بەرژەوەندی کاتێک بەرژەوەندی $1000 لەگەڵ کورتەیە $1100 لەگەڵ تورکە بێ ئامادەیە لە یەک لەحزەدا پشتت تێبکە ئەوەی کە ئەمریکای لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا لە ئاوی فڕاتەوە حتاک و سێمالکە هێشتۆتەوە لە ڕاستیدا ئەوەیە کە بۆ ململانی گەڵ سووریا و ئێران لەوێ پێویستی بە کورد بوو ئایا لەمە دووە ئەم نقطەیە گرنگە کورد بەشداری تێدا بکە ئەم بەیانەی جەنابی سەرۆکیش کە بلایەنەکان بە بەرپرسانە جوڵە بکەن و یعنی نەکەونە ناوشتی تایفیەوە یان خودنەتەوەی شەڕی ئەوەی کە زیان جارێککە لە سووریا دەدا دەتوانم بڵێم هەر لەبەر ئەو ڕۆشنایەیە کە دوای جێگیربوونی دەسەڵاتی لایەنە سونیەکان دوور نییە ئاور لە کوردنەوە بەبێشک هەدەفی دوای ئەوە کووردە لەوێدا چێ زەرەر دەکات تەحریری شام زەرەر دەکات کورد زەرەر دەکات ئەمریکا زەرەر دەکات جارێککە سووریا زەرەر دەکات بەڵام هەر کەسێک پێی وابێ ئەوانەی گویان لە ئێمەیە و ئەوانەی لەگەڵمان متتەفقینیاننا پێیان وابێ کە سووریا بەم شێوەیە دوای کەوتنی بەشار ئیتر دەکەوێتە ناو سێ هەرێمی شیعە و عەلەوی و سوننە و کوردەوە و کوردەکان ئاوا لێ دەگەڕێن بەداخەوە پێم وابێ کوردبینی تێدایە جەنگی گەورە لە پێشە و کوردەکان لەوێ دەبێ ئاگاداری مەعادلەی ناو کۆشکی سپی بن. زۆر باشە دکتۆر کەواتە پێتان وایە ئەوەی تەحریری شام لە ئەدلب و حەما و لە سوپا ئەوە هەروەها سوپای نیشتیمانی سووریا لە باکووری سووریا عەفرین دەیکات ڕاستەخۆ کارتەکانی گوشاری تورکیا دەدەنە دەستی بۆی کە ئەو دانوستانەی کە لە کۆشکی سپی ئەبێ بیکات لەسەر و معادلاتی کە جەنابەت باست کرد بیکات. تورکیا بەڵێ تورکیا دەبێت بچێتە ناو دانوستاندن لەبەرەوەی تۆزێک پەرەسەرنەکان لە حیساباتی تورکیاش دەرچوون تورکیا پێی وان نەبوو کە بەشار وا بەزووی بە ئاسانی دێتە خوارەوە حەما لە دەست دەداسان حەما دەبوو لە دەستی دابە لەبەرەوەی لە ساڵی 1940 کەسی بە 3 هەفتە تێدا کوشت و 17,000 کەسی بوو هەتایە لی بێسەسوور شوێن کردن کە 57,000 کەس دەکا دەسەڵاتی بەشار باشیان کرد کە لەوێ خوێنیان نەڕشت لەبەرەوەی ئەم شارە ڕەمزی مەزڵومیەت و قەتڵ و عام و خوێنە لە ڕاستیدا بەڵام لە حەمزبینیمان کە مقاومەی ڕوسیش هەیە مقاومەش هەیە بەڵام لە خوارەوە ئەوە بوون کە چوونەوە بۆیان بۆ حەمز چوونەوە ئەمە لە تەسەوراتی تورکیادا نەبوو شتێکی تریش لە تەسەوریدا نەبوو کە بەشار ئەسەد خۆی لە ڕێگەی پەیوەندیەوە بە فەرماندەکان و دەوائیرەکانی قامیشلۆ و حەسەکە و زۆنە ئەمنیەکان و دێرە زور و ڕقە بڵێ شتەکانتان تەسلیمی کوردەکان بکەن تەسلیمکردنی کوردەکان کارتی کوردی لەوێ بە قووەت کردووە کە بە قووەتی کردووە ئەوە لە بەرژەوەندی تورکدانیا و ئەو ئامانجا یەکێک لە ئامانجە هەرە گەورەکانی کە پشتیوانی و سەپۆرتی ئەو حرەکە چوندەی ئەم جارەی پێکردووە لە ڕاستیدا ئامانج لە قالبدانی ئەوەی کوردبوو نەک زیاتر بێ لەوێدا یەک خاڵ دەمێنێ بۆ کوردەکان بۆ وەڵامی پرسیارەکە ئەویش ئەوەیە ئەگەر بەرژەوەندی ئەمریکا لەگەڵ بوونیان لە ناو کوردەکاندا بێ بە تایبەتی کەنەوت و سەرچاوەکانی لێیە ئایندەی کورد لەوێ ڕوونە بەڵام لە ئەمریکاش مهمتر لە مەعادلەی ئەم جارەی سووریا فەرقی هەیە لە عێراق و 2003 هەر هێزێک چەکی پێبێ شەڕ بکە ئەمریکا پشتی باشە بۆ دۆناڵد ترەمپێکی عاشقی گرێبەستە گەورەکان بەرژەوەندی لەگەڵ کوردەیە لەگەڵەوەیە کە لەگەڵ هێزێکی چەکداری سەربازیدا مامەڵە بکات جگەلەوەی کە خۆی ئەم پرسیارە زۆر جددیە لەبەرەوەی لە زۆربەی زۆنەکانی بەریەککەوتن ئەم پرسیارە دەبینم یعنی من لە کەناڵە ئینگلیزیەکان دەبینم عربیەکان دەبینم ئەم پرسیارە ڕوبەڕوو دەبێتەوە لە ڕاستیدا دۆناڵد ترەمپ پێشبینی نەکراوە چێ دەبێت بەڵام ترەمپی پێشوش نییە ڕاوێژکاری بەتواناتر دۆستی خەڵکی کوردستانی هێچگار لە دەورەیە لێنسی گراهەم و دەیانی وەکی ئاوا لە دەورەی هێنا موئەسەسی ترە ئەگەر ترەمپی جاران بە ئێستا دنیای پڕ کردبوو لە تویت بەڵام ئەمە نییە سەرڕای ئەوەش بێشک بەرژەوەندەکانی دۆناڵد ترەمپ لەگەر تورکیا زۆرن ئەو بۆ معنایە نییە من پێم وابێ کورد دەبێ وورە بەردا ئەگەر ئەم جارە کورد لەوێ بشکێ بێگومان لە عێراقیش تا ڕادەیەکی زۆر لە سەردەستی سوننە ئەو جارە لە قالب دەدرێت مانەوەی دەستکەوتی کورد لەوێ مانەوەی دەستکەوتی کوردە لە هەمووی بەڵام ترەمپ گەورەترین گرێبەست لای ترەمپ چەکە کاتێک کورد لەوێ شەڕ بکە بمێنێتەوە جا بەرامبەر هەر هێزێکە
چڕم پشتیوانی دەکات زۆر باش. شەڕ نەکا پشتیوانی ناکات بەڵێ بەڕێز دکتۆر حەسەن ئەحمەد مستەفا شرۆڤەکاری سیاسی زۆر سپاسکە لەگەڵ سپاس بەڕێزی. زۆر سپاس.